لەگەڵ هەڵکشانی حاڵەتەکانی توشبوون بە کۆرۆنا لە کەرکووک فەرمانگەی تەندروستی شارەکە هەڵمەتێکی بۆ کۆکردنەوەی خوێن و پلازما بۆ توشبوانی کۆرۆنا ئەنجامدا. بانکی سەرەکی خوێنە لە کەرکووک هەڵکانی شارەزاو ئەکادیمی سەرقاڵی کارەکانیانن خەمی سەرەکی ئەوان دابینکردنی خوێن و پلازمایە بۆ توشبوانی کۆرۆنا لە کەرکووک. باشرت شعبة مصرف الدم بحملة التبرع بالدم. وەکو بانکی خوێن لە کەرکووک هەڵمەتێکمان بۆ کۆکردنەوەی خوێن ئەنجامدا. بۆ پێی کەم و کورتیمان هەیە لە سەنتەرەکەمان هەندێک جۆری خوێن هەیە کەمی کردووە لە کەرکووک هەوڵماندا ئەو کەم و کورتیە پڕ بکەینەوە. بۆیە پێویستی ئەمە لەم قۆناغەدا فریاکەوتنی دوو پێک هات هەیە کە ئەوانیش توشبوانی تەلاسیما و توشبوانی کۆرۆنایە. قورسایی کاری ئێمە لە ئێستادا خۆی لە دابینکردنی پلازما بۆ توشبوانی کۆرۆنا دەبینێتەوە. لەو پێناوەدا هەوڵەکانمان بەردەوام دەبێت. ژینۆ پسپۆڕێکی شیکاری ڤایرۆسیەکانە لە کەرکووک ئەزمونێکی لەو بوارەدا هەیە و ڕاهێنانی وردیشی لەسەر دیاریکردنی زۆری ڤایرۆسەکان کردووە. کاریە و پشکنینە بۆ ڤایرۆسەکان. ئەوەی کە دێ بۆ ئێرە ئەمە پێش هەموو شتێ فەحسی بۆ ئەەکەین، یعنی بزانم نزبەی خوێنەکەی چییە. ئەگەر یەمەتە ئێژبی بۆ ئەەکەین زانم نزبەی خوێنەکەی زۆرە یا کەم. ئەگەر خوێنەکەی بتوانێت کە خوێن بدە ئەوە خوێنی لێوەرەگیرە. دوای کە خوێنی لێوەرەگیرێ ئەچێ بە لە چەند مەرحەلەیەکی هەیە کە لە مەرحەلانە مەرحەلەی فحسکردنە. بزانم ئەم کەسێک کە خوێنەکەی بەخشیوە هەڵگری جۆرە ڤایرۆسێ نییە کە خۆمان زانین لە ڕێگەی خوێنەوە گوێزرێتەوە بۆ نەخۆشەکان. ئێمە لای خۆمە کە ڤایرۆسات بەحسەکانیان بۆ ئەەکەین چەند جۆرە ڤایرۆسێکە بۆیان ئەەکەین و ئەگە بێت و پاک بوو ئەوەمەی ئەتوانین سەڵ بکەین بۆ نەخۆشەکان. ئەگەر هەر کامیل لەوان هەڵگری لە جۆرە ڤایرۆسەکان بێ ئەو خوێنە نادرێ بە نەخۆش و ئیتلافەکرێ. ئەنجامدانی هەڵمەتی کۆکردنەوەی خوێن ئەو کاتە لەگە زیادبوونی حاڵەتەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای کەرکووک بە پێی نوێترین ئامار ژمارەی توشبوانی کۆرۆنا لە کەرکووک 38,000 حاڵەتی تێپەڕاندووە. لە ئێستادا لە کەرکووک 32 حاڵەتی مەترسیدار هەیە. ئامانجی سەرەکی هەڵمەتەکەش دابینکردنی خوێن و پلازمایە بۆ توشبوانە. هەڵمەتەکەش بەگرتنەبەری ڕێکارە خۆپارێزیەکان ئەنجامدرا. مەرغەریب، کورسات نیوز، کەرکووک.